بینەرانی خۆشەویستی کورکاناڵ لە بەرنمێکی تایبەتە هاتینە خزمەتان لەم بەرنامەدا باسێکمان ئامادە کردووە لە کۆتاییەکانی سەرماوەزی ئەم ساڵ قرارە یەکەمین کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان بە بەشداری دەڕێکخراوی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوە بچێت بۆ ئەمە بەستەژ میوانداریمان لە سێ بەڕێز کردووە لەم بەرنامەدا بەڕێز کاکاوە کەریمی سکرتێری ڕێکخراوی لاوانی پێشڕۆ بەخێری بۆ ستودیۆ کورکاناڵ بەڕێز کاک جەلالی ڕەوانگەر جێگری سکرتێری گشتی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران بەخێر بێ کاک جەلال زۆر سپاس بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کورکاناڵ کاک سەیجەلالی ساڵحیژ سکرتێری فدراسیۆنی ڕێکخراوەکانی لاوانی کوردستانی ئێران بەخێری کاک سەیجەلال جەنەمشت بۆ بەرنامە تایبەتە لە کورکاناڵ مەمنونم مادونم دەستان خۆش بێ سلااو ڕێزی تایبەتیم بۆ گوێگرانی کورکاناڵ و مادونم دەسەڵشیر بۆ ئێوە سپاس. ئەگەر یەکەم پرسیار بە حکومیەوە جەنابتان سکرتێری و ڕێکخراوی فدراسیۆنی لاوانن و دووەمین ڕاگەیەندراوی خۆتان بڵاو کردوێتەوە کە ئێستا ڕاگەیەندراوی ژمارە 2 لە بەردەستی منە ئەگەر دەکرێت ئیشارێکی کورد بە ڕاگەیەندراوی یەکەم و دووەمیشتان بکەن کە ناوەڕۆکی ئەو ڕاگەیەندراوە گەرە خەڵکێک یان بینەرانمان نەیاندیوە ئەو ڕاگەیەندراوە. زۆر سپاس پێم خۆشە هەر لێرەوە لە بەرەبەری هاتنی 26 سەرماوەزدا سلااو ڕێزی تایبەتی بۆ لاوانی کورد بەگشتی و لاوانی ڕۆژهەڵات بنێرم و پیرۆزبایی ئەو ڕۆژان لێ بکەم لە گەلی کورد بەگشتی و پێشمەرگە خۆشەویست و نیشتمان پەروەرەکان. هەروەک ئاگادارن ڕامانگەاندووە ئێمە هەرزوو بە حکمی ئەوەی کە ئەم ساڵ لە بەرەبەری گرتنی کۆنفرانسی لاوانی چوارپارچەداین ئەو ساڵیش میزبانەکەی لەسەر شانی لاوانی ڕۆژهەڵاتە. بەو تێبینیەوە ئێمە ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات لە فیدراسیۆندا و لە کۆبوونەوە تایبەتەکانی خۆشماندا دانیشتین لەسەر ئەوەی بە تێر و تەسەلی ئەو وانەکەمان بە تەواوی تاوتوێ کرد هەڵسەنگاند کە بەڵێ ئێمە بەر لەوەی کۆنفرانس بچینە کۆنفرانسی لاوانی چوارپارچە ئێمە بۆ خۆمان لانی کەم هەم وەک دەستپێک و وەکو یەکەم ئامادەکاری زیاتر بۆ کۆنفرانسە و هەم وەکو دەستپێکی کۆنفرانسی لاوانیش کە یەکەم کۆنفرانسە ئێمە بتوانین لەژێرێک سەخفیدا کۆببینەوانێ. هەر ئەوە بوو کە بڕیارماندا ئێمە بەر لە گرتنی و کۆنفرانسی بۆ خۆمان کۆنفرانسێک پێی بێنین هەر لەسەر ئەو تێبینیانە بوو کە ئێمە ڕێکخراوەکانی لاوان ڕۆژهەڵات ساغ بووینەوە کە لە کۆتاییەکانی سەرماوەزی ئەم ساڵدا کۆنفرانسەکەمان بەستین هەر بەو تێبینیەوە هاتین لێژنەی ئامادەکاری کۆنفرانسمان پێکێنا کە 8 ڕێکخراو نوێنەری 8 ڕێکخراوتیا بەشدارن لەوێدا با تێر و تەسەلی لە ئامادەکاری تاوامان بۆ کرۆک و لە ڕاگەنەکانیشدا دیارە بە ئەو کۆبوونەوانی کە لە لێژنەیە کۆبوونەوانێ شەکەمان لێوەدا تاوتوێکردن لە ڕاگەندراوی ژمارەیەدا بەڵام لە ژمارە 2دا کولەن باسی تەوەری نێو کۆنفرانسەکەمان کە لە نێو کۆنفرانسەکە چۆن چ باز بکرێ زیاتر کۆنفرانس چۆن بەڕێوە بچێت هەروەها ئەوڕێکمان لەوەی داوەتەوانی ڕێژەی ئەندامان ڕێژەی بەشداربووانی کۆنفرانس لە چەند پێک بێت چەند دەبن ئەو دێنەس دوای سەر ئەو مۆزوعەکەی بەڵام بە پێی ئەو هەلوو مەرجەی بەتایبەتی ئەو ڕۆکە ناوچەکە تێکەوتووە ڕۆژهەڵاتی کوردستانیش کە تێیدایەتی ئێمە لاوانی ڕۆژهەڵات ساغ بووینەوە کە کۆنفرانسە بگرین بتوانین لە ژێر یەک سەقفدا لانی کەمی پەیامێکی هاوبەش بە دەروی خۆمان بگەین و زیاتر ئامادەکاری چ بۆ نێو خۆمان کە بتوانین درێژە بە و هاودەنجی و هاوپەیمانێ بدەین و هەم ئامادەکارێکی بۆ کۆنفرانسی لاوانی چوارپارچە بکەین کە میزبانەکەی لاوانی ڕۆژهەڵات. کاک جەلال یەکەم جارە کۆنفرانسێک لە ژێر ناوی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان دەبەسترێت. پەیامی ئەم کۆنفرانسە چی دەبێت بۆ خەڵکی کوردستان بەگشتی و بە تایبەتی بۆ حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چون ئەوەندەی دەزانین ئەم ڕێکخراوانە سەر بە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە. هەروەک لە سەرەتا بە سڵاو و ڕێز لە سەرجەم بینەرانی کورتکاناڵ و لاوانی خۆشەویستی ڕۆژهەڵاتی کوردستان
هەروەک لە دروشمی کۆنفرانسەکەیش داهاتووە یەک ڕێزی لاوان بەرەو داهاتوویەکی گەشت ئەو ئەکرێت بە جۆرێک بڵین پەیامی کۆنفرانسەکەی تێدا هەیە ڕوو لە خەڵکی کوردستان کە ئێمە دەمان هەیە بە یەک ڕێزی بە هەواهەنگیکردن لەگەڵ سەرجەم ڕێکخراوەکان بتوانین ئەو پەیامە بگەێنین کە ئەگەر لە داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستانیشدا سەرجەم حیزب و ڕێکخراوەکان بتوان بەم شێوەیە بە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ یەکتر ئەتوان بەرەو ئەو ئامانجێ کە هەمانە وەکو کورد و کوردی ڕۆژهەڵات بە تایبەت بەرەو ئاراستە زیاتر هەنگاو بنێ. دوای دێمەوە لات بەڵام جوابی ئەو پرسیارە لە دوای لە دەپرسم کە بۆ هەتا ئێستا نەکراوانی بۆ ئێستا ئەو یەک ڕێزیە هەستی پێکراوە بۆ پێشتر نەدانەتوانی هەست بکەن بۆ یەک ڕێزیە بەڵام دوای پرسیارە دێمەوەلات کاکاوە هەر کۆنفرانسێک کۆمەڵک ئامانج دەپێکێ یان ئەگە بڵین هۆی پێکهاتەی کۆنفرانس یان بەرەو پێشچوون بۆ کۆنفرانسێک ئەو ڕێکخراوانە دەچن بۆ کۆنفرانس تەبیعەتەن کۆمەڵک ئامانجیان دەستنیشان کردەوە ئامانجانە چین کە ئێوە دەتانێت لە کۆنفرانس بیپێکن و یان بە شێوەیەکی گشتیتر کۆنفرانسەکەتان لە چەند تەوەر پێک دێ تەوەرەکانی چین ئەگەر ئیشارێکی کورتیان پێ بکەیت. لە پێشە گرتنی یەکەم کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات گرنگیەکی مێژوویە بۆ ئێمەی لاو و بۆ ئێمەی ڕۆژهەڵاتی ئەگەر چی بەوتێ ئێوە درەنگە ئەو ساتەوەختا بەڵام هەر ئێستاش باشترە لەوەی کە زیاتر لەوە دواب بکەوێت ئەوەی کە تا ئێستا نەکراوە بە باوەڕی من ئەبێ ئەو کەسانە جواب بدەنەوە کە پێش ئێمە لە ڕێکخراوەکانی لاوان سکرتێر و جێگری سکرتێر و بەڕێوەبەر بوون یا تەنانەت ڕێبەرەکانی حیزبەکانیش لەبەرەوەی ڕێکخراوەکانی لاوان و لاوان هەموو دنیا بەتایبەتی لە کۆمەلگای خۆمان زۆرینەی کۆمەلگاکە پێک دێنن و تۆ پێویستە وەکو بەڕێوەبردننی ئەو کۆمەلگایە چوەکو ئۆپۆزیسیۆن چوەکو حکوومەت حسابی تایبەتی لەسەر بکەی بۆی کە داهاتوی کۆمەلگای تۆ ئەندازیاری ئەکا دیزاینیەکە دای ئەڕێژێتەوە ئەوەی کە بۆ نەکراوە من پێم وایە کەوێتە سەر ئەوان بە ئەو بەشەی کە ئامانجەکانی من پێم وایە یەک چوارەم کۆنفرانسی لاوانی چوارپارچە کە ئەرکی کەوتوتە ئەستۆی ئێمە وەکو کاکسێژە لە ئاماژەی پێدا سێ کۆنفرانسی پێش ئێمە من بە ئیدعاوە ئەڵێم کە کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات چوارپارچە نەبووە بەڕاستی کۆنفرانسی لاوانی پارچەیەک بووە و پارچەکانی تریش ئەوەیان کردوتوانە ئەمە باشترە لە هیچ ینی کۆنفرانسی لاوانی چوارپارچە نەبووە بەڕاستی لەبەرەوەی کە لاوانی دەکرێت لێرە هەڵوێستەیە بکەین پێم خۆش بۆی کە بینەرانمان زیاتر متەوەجه بن مەبەستان چییە لە کاتێکە کۆنفرانسەکە ناوی کۆنفرانسی چوارپارچەی کوردستانە یعنی پێ دوایە هەژمونی لایەنێکی سیاسی بەسەر کۆنفرانزایان ئەوەی کە بۆی بینەران زیاتر متەوەجه بن بۆ ئەم بۆوانش پرسیارە لە کاتێکدا ناوەکەی ئەوەیە هەم هەژمونی حزبێکی دیاریکراوی پارچەیەکی کوردستان بە تایبەتی باکوور و باشوور بەسەر یازاڵ بووە لە یەکەم کۆنفرانسەوە هەتا دوایەمینی کە کۆنفرانسی سێ بوو بە دوو بەشەوە و هەم هەیمەنەی بەشێکی کوردستانی بەسەرەوە ینی ئەو دوو بەشەی کوردستان کە ئاماژەم پێدا باکوور و باشوور هەردوو بەشەکەی ڕۆژهەڵات و ڕۆژاوایان کردووەتە یا ئەیانەوێ بیکەنە پاشکۆی خۆیان و هێزە سیاسەکانیان بێن نەژێر ڕکێفی خۆیان یەکێک لەو دەواازیانێک کە هاتوونەتە ناوی ئەیانەوێت لەوێ واردی بن کە ڕێکخراوەکانی لاوانەوە بۆنەکانی لاوانە لەوە گەڕێن کە یەکەم کۆنفرانسی لاوان بۆ بەچ زەهنیەتێک دروست بوو مهمەوە کە دروست بوو ئەم پێشوازیمان لێکرد و لێشی ئەەکەین بەڵام شێوازی گرتنەکەی باش نەبووە هۆکارەکەی ئەوەیە کە تۆ وەختێکە چیتە ناو هۆڵێک دەستنیشان کراوە بۆ کۆنفرانسێکی لاوانی چوارپارچە معنای نییە هێمای حیزبێکی دیاریکرا و ساڵانەوەی دکۆراسیۆنی ناو هۆڵەکەی داگیر کرد بێت مانای نییە ئێوە وەکو لاوانی ڕۆژهەڵات لەوێ بەدڵنیایەوە لە بەڕێوەبەری ئەوێدا نەفەرتان بووە توانیوتانە دەنگی خۆتان بگەێنن بە لێژنەی بەڕێوەبردننی کۆنفرانسەکان و ئەوان جوابیان چی بووە لە کۆنفرانسی یەک دوو و سێش ئێمە میوان بووین بەشدار نەبووین ئێمە میوان بووین هیچ دەخاڵەتێکمان نەبوو وەختێک داوت کرا بووین سکرتێری حیزبەکان هاتبوون کە لاویژ نین و قسەیان کرد و شتەکە بڕدرا بووە ئێمە میوان بووین ئەمە توانی فۆقی بەشداری نەکەین بەنسبەت ڕێکخراوی خۆمان و بەشداریمان دێمەولات کاک سەید جەلال کۆنفرانسانە دەکرێت بڵین جۆرێک یەک گوتاریەک لە دەوری خۆی کۆ دەکاتەوە ئەم یەکگرتنی ئەم نزیک بە دەڕێکخراوە و
بەڕێوەچوونی یەکەمین کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان پێتان وایە ئەم یەک گوتاریە بە دوای خۆیدا نەوئێک یەک هەڵوێستیش بۆ حیزبە سیاسیەکان بە دوای خۆیان بێنێ ینی بە جۆرێک نەگەوە حیزبەکان چاولەوە بکەن بەڵام جۆرێک ئەم یەکگرتنەی نێو ڕێکخراوەکانی لاوان کە ڕێکخراوەکانی حیزبەکانن بە جۆرێک پەیامێک بێ بۆ یەکگرتووی ئەوان پەیامێکیش بێ بۆ یەک هەڵوێستی ئەوان یەکێک لەو شتانێکە ئەسڵی مەبەستی و کۆنفرانسەمانە ڕاستە هەر نەک ناڕاستە و خۆڕاستە و خۆش پەیامێکی تایبەتی تێدایە هەرکە لە دوژمەکەشماندا ئێمە دیارە بەر لە هەموو شتێکی یەکڕێزی خۆمان زۆر گرنگە یەکڕێزی خۆمان پەیامی هاوبەشی خۆمان بە دەرەوە جا بۆیە ئەو کۆنفرانسە تا ئێستا وکوونەکە کارەکانی بەباشی چوونە پێشێوە کۆنفرانسەکەش ئیشەڵا باشترێت پێشێ ئەو پەیامی تێدایە بەڵێ تا ئێستا حیزبەکان کە بڵێن ئێمە هەر کام لە ڕێکخراوەکان سەر بەو حیزبانەیەن هەڵقوڵاوی حیزبانەیەن لەکات و پێشمەرگە و حیزبانە پێکاتوین بەڵام هەتا ئێستا ئەو حیزبانە ناتوانانی ڕەنگە حیزبێک و دوان توانانی بێتان پەیامێکی هاو بەشدا بەشدار بن بەڵام بەگشتی لەژێر یەک سەقفیدا ناتوانیوە نەک ئەوەی بستنە بەرەیەکە بەڵام ناتوانێت تەنانەت ڕۆژێکی ئاواش وە کۆنفرانسێک کە نێوی شتێکی ئاوا لێ بنێ کۆنفرانسێک لە ژێر سەقفیدا کۆبکاتەوە بەڵام ئێمە لاوەکاننا زیاتر لەوە دێنە ژێرێک سەقفی و لەگەڵ ئەوەی کە پێشتر فیدراسیۆنمان پێکێناوە بەڵام خەریکی کۆنفرانسەکەش دەبەستین جا بۆیە سەرەڕای ئامادەکاری بۆ ئەو کۆنفرانسەی کەوەی کاکاوە ئاماژەی پێکرد ئێمە لەوێدا کۆمەڵێک کەند و کۆزە کە وەختی خۆی بوون ئەوانە نەمێنن یان ئەو ئەندێک کۆمەڵێک ڕێکاری گرنگ بگرینە بەر لەوێدا کە باز دەکرێن بۆی نست ئەو کێشانمان بۆ نێنە پێشێ هەم بەڕێوەبەرێکی باش بین میزبانێکی باش بین لە هەمان کاتدا بەڵێ پەیامێکی زۆر گرنگیشە بۆ حیزب بۆ ڕێکخراوە سیاسیەکان بەگشتی ئەو پەیامەکە ئێمە دەتوانی وەک لاوەکان بەڵام ئێوەش دەتوانن بیهێنن ئەگەر بۆ جارێکیش بێت با براگەورە چاو لە براچووکەی کا بۆ کاری باش کێشەیەک نییە بۆی ئەو پەیامەتەیە هیوادارم کە دەبینی چاو لەکەین بەو بێ ئیمکاناتێکی ئێمە هەمانە دەتوانین لە ژێر سەقفیدا کۆبینەوە بەڵام بەو هەموو ئیمکاناتی کە هەیەە حیزبە کوردستانەکان ڕێکخراوە سیاسەکان بەعام ناتوانانی کۆنگرێکی نێتەوەی بگرن جا بۆیە ئەو پەیامە گرنگە ئەدا کە بەڵێ ئێوەش دەتوانن قەیدی هێندێک بەرژەوەندی حیزبی یان شخصی لاوەچی بچێشن بۆ برنەپێشی ئاماجەگەشتیە نەتەوەیەکان جا بۆی ئەو پەیامە گرنگادا کە هیوادارم ئەوانیش بتوان لە داهاتوودا وەک لاوان بێنە ژێرێک سەقفی و بێنە بەرەیەکەوە کە ئەو ڕۆدنیای ئەو ڕۆناوچەکە بە تایبەتی ئەوە دەخوازێت کاک جەلال کاکاوە ئیشارەی بۆ کرد کە لە درێژەی پرسیارەکەی پێشوما کە جۆرێک بەرپرسانی پێشووی بە جۆرێک مقەسەر زانی لەوە کە ئەوان نیان کردوە شەرایتەکە نەی بۆیان بە جۆرە ئێوە بۆ خۆتان وەکو خۆتان وەک ڕێکخراوەکەی خۆتان بۆچی دەگێڕنەوە ئەو هۆکارە دیارە سەرەتا هەر وەکو ڕوونکردنەوەکیش لەسەرەوەی باس لە کۆنفرانسی چوارپارچە کرا دیارە کاکاوە بە جۆرێک باسی لەوە کرد کە ئێمە هیچ نەخشێکمانە وەکو ڕۆژهەڵات نەبووە یا ئەوەی لە ئاستی بەڕێوەبەری ئەوەی نەدا فقط وەکو میوان بین بەو شێوە نەبوو لە هەردوو کۆنفرانس بەتابێت کۆنفرانسی یەکەم کە هیچ لە کوردستانی تورکیە کە گیرا بەڵام لە کۆنفرانسی دووەم و سێمدا لە ئاستی بەڕێوەبەری کۆنفرانسەکەیشان نەخشمان هەبوو نوێنەری ڕۆژهەڵاتی تێدا بەشدار بوو بەڵام ئەوەی کە لەسەر شێوازی بەڕێوەچوونەکە ئەو خاڵ و تەوەرانە کە لە کۆنفرانسەکە دەکەوتە بەرباز لەوانەیە کۆمەڵی کەم و کوڕی هەبوو بێ ئێمە بەهەستکردن بەوەی کە ئەو کێشە و کەم و کوڕیانە لەوەندا هەبووە بۆ ئەم کۆنفرانسە بیرمان لەوە کردوتە چ ڕێگەیەکی گونجاو بگرینە بەر ئەویش ئەوە بووە کە سەرەتا دەست بکەین بەوەی کە وەکو لاوانی ڕۆژهەڵات بخۆمان پێشەکی کۆنفرانسێک بگرین باس لە وەزیەتەکە بکەین بە هەوڵ بدەین بە جۆرێک یەکگوتاریەک دروستکەین لە ناو لاوانی ڕۆژهەڵاتدا ئەو جار بچینە قۆناغی دووەمی گرتنی کۆنفرانسی چوارپارچەوە لەسەر پرسیارەکەی جنابش ئەگەر ڕوونکە کاکاوە ئیشاری بەوە کرد من لە درێژەی پرسیارەکەمە ئەوە وت کە بۆ زووتر ئەم کۆنفرانسە نەدەگیرە ئەین شرایطی نەبوو بربەستەکان چی بوون کە زووتر لە منەتان نتوانی بیگرن دیارە وەکوەوەی کە تەوەری هەرگرتنی کۆنفرانسی لاوان ئەمە چەند ساڵێکە کە کەوتەتە بەرباز و یەکەم جاریشە بیر لەوە دەکرێتەوە کە وەکو پارچەیەک بۆ خۆمان کۆنفرانس بگەین کە ئەو بیرۆکەیەش هەروەک لە سەرەتا ئێمە لە فدراسیۆنی ڕێکخراوەکانی لاوانی کوردستانی ئێراندا ئەو تەوەرەمان خستە بەرباز باسی لەسەر کرا لە هەم هاوینی ئەمساڵدا بوو و ئەوانە درێژەی کێشا تاکەتی خەزەڵوەری
1392 هەتاوی وەکو یەکەم جار یەکەم ئەزمون بۆ نەکەوەی کە لە ڕابردوودا هەستیان بەوە نەکردبێ یا ئەوەی کەم و کوڕی کێشەیەکە بوو بێ بەڵکو یەکەم جارە دەست بەم ئەزمونە دەکەین هیوادارین بە دەرەنجامەکانی ئەم کۆنفرانسە ئەوەی کە بتوانین ئەو یەک هەڵویستی و هاواهەنگێ لە ناو سەرجەم ڕێکخراوەکان دروستکەین هەم پارچەکانی دیگە ئەزمموی لێوەرگن هەم ئەوش بێتە بنەمایەکی کاری بۆ ئێمە لە داهاتوودا بتوانین لەسەر و بنەمای کاری باشتر و کاری هاوبەشی زیاتر بکەین. بەڵکاک جەلال کۆنفرانس چه ئەرکێکی بۆ تاکی کورد بۆ لاوی کورد تعریف کردووە یان پێناسەکەی تەسیردا ئەنێ لەسەر بەهێزکردنی لایانی ناسیۆنالیستی یان بە قەول بەهێزکردنی هەستی نەتەوەی لە ڕۆژهەڵاتی کوردستان هیچ گرنگیتان بەم بابەتە داوە؟ ئاماژت بە خاڵێکی جوان کرد ئێمە هەر ئەو کۆنفرانسە لە چەند تەوەرێکی کە تایبەت هەیە بە مەسائلی نەتەوەی و گرنگیدان بە پرسی لاوی کورد لە ڕۆژهەڵاتدا کە ئەوەی دەکرێت ئێمە ئاور لەوە بدەینەوە باشە ئەو کەم و کوڕیا ئەو کێشانە کە بەرەو ڕووی تاکی کورد دەبێتەوە هۆکارەکانی چییە کە بە دڵنیاوی یەکێک لە هۆکارانەی کوردبوونیەتی کە ئێمە لەو کۆنفرانسەدا باس لەوانە دەکەین ڕێگە چارە بۆ ئەوی ببینینەوە کە باشە هۆکاری نامۆبوونی لاوان بە پرسە نەتەوەیەکان یاوەی بە جۆرێک تا ئێستا بەداخەوە دەبینیت لە ڕۆژهەڵاتە تا ئەندازەیەک پەرتەوازەیە یا دوورکەوتنەوە لە کۆمەڵێک مەسائلی نەتەوەی کۆمەڵێک ئەو بۆنە و دابوونەریتە کوردیانە ئێمە نمونەی بەرچاوی بێرمۆ لە بواری فەرەنگێکیش و تەنانەت بڕیارمانداوە کە کۆنفرانسی ئەمجارە هەر هەموو بە لیباسی کوردیەوە لە کۆنفرانسدا بەشاریکەن و بخۆی پەیامێکی سیاسیە لە پەیوەندی بە مەسائلی نەتەوەی و ئەوەی کە ئێمە دەمانهەوێت لەو کۆنفرانسشدا گرنگی زیاتر بە لایانی نەتەوەی و وەزیەتی لاوانی ڕۆژهەڵات بدەین. کاکەوە لە ئەو ڕاگەندراوی ژمارە 2 کامل لە بەردەستمدایە ئەو ئیشارەتان بە چەند لایەنێکرۆ وەک ئەمفالی سپی وەک بە قەول ڕاکردنی لاوان لە ڕۆژهەڵات بەجێهێشتنی بە قەول خەڵکی نخبەکانی سیاسی لە کۆمەڵگای ڕۆژهەڵات بەرەو هەندەران بە جۆرێک باسێکتان لە ئیسلامی سیاسی کردووە چیتان پێناسەیەکتان بۆ ئەمە کردووە لە گەڵاڵەدا ڕشتنێکە بۆ کۆنفرانسەتانەیان چیتان بۆ تەرخان کردووە پێتان وایە چی دەتوانم بکەن بۆی کە پێش بەم ڕۆتە بگرن کە بە قەولە بۆ خۆتان ناوی دەبن کە گرفتی ئەساسی لە کۆمەڵگای ئێستا ڕۆژهەڵاتی کوردستاندا ماگەر ئیجازەم دە یەک تێبینی بچووکم هەیە لەسەر وەڵامی پێشوم دیارە من وەختێک دەڵێم میوانین لە ئەو کۆنفرانسانی کە تا ئێستا گیراوە کۆنفرانسی 4 گیراوە 4 کۆنفرانسی 4 گیراوە 3 2 بەش بوو ئێمە لەوێ فاکتەری دیاریکەر نەبووین بەو معنایە نە کە ئێمە نین لە بەڕێوەبردنە یا نین لە سەر سێنا یا قیافەمان دەرناکەوێت لە پشتی مایکەکانەوە بەشێکی کە ئەم هاوڕێیانە خۆشیان قبوڵیانە ئێمە لەباری تەکنیکیەوە لەباری شێوازی بەڕێوەبردنەکەەوە پراوێز خرابووین ئەمدەن پراوێز خرابووین دوومەن نەتایجی یا پەسەندکراوەکانی بڕیار و پەسەندکراوەکانی زیاترین حاڵەت یا 3 خاڵی 2 خاڵی تایبەت بە ڕۆژهەڵات بوو خاڵێکیشی مشتەرەک بوو هەنێ لە 23 خاڵ لە هەردوو هینەکە کۆنفرانسەکە 2 خاڵی بۆ ڕۆژهەڵات بۆم پەرایشکەوتن نییە چیە ئێمە بەشدار نەبووین بەشدار بۆ ئەڵێن تۆ تیابی یعنی لە شتەکە لە مەوزوعەکەبی لەسەر نقطەی ئەلفباوە دەتیابی وەتاینەکە ئێوە وەکو ڕێکخراوی لاوان هیچ گەڵاڵەیەکتان پێشنیار کردووە کە ئەوان وەک درێژنی ئامادەکاری لێتان قبول نەکەن چودان ینی شتیواتان بۆ گەڵاڵە بووە لەلایەن ڕێکخراوەکانی ڕۆژهەڵاتەوە کە لەوێ کاری لەسەر بکرێ پێشیان پێگرتویان بێسبێتیان بربەستی بۆ دروستکەن گەشتیوا بووە هەر یا بەڕێوە نەچویان بەشدار نەبووین تیا بۆ لە بەرەوەی گوتارەکانەوەی من گەرەک بوو باس لە لایەنە سیاسیکردن و لایەنە بەڕێوەبردنەکەی بوو کەو کێشانێکیا بوو واقعی ئەوە بوو کە مەسەن نەتایجی خۆ نەتایجان عەمەلی نین مەسەلەن ئەڵێ ڕۆژی ئەنفال ساڵیادی کیمیایی هەڵەبجە کرێ بە ڕۆژی ژینۆسایدی گەلی کورد کەس مخالفیەوە نییە بەڵام لەوشە ڕۆژهەڵاتیەک پێشنیاریەوە بێ ڕۆژی قڕکردنی کارەساتی قارنە وڵاتان بکرێ بە ڕۆژی ئەنفالی گەلی کورد کێشەکەت ئەوە نییە سەلاقەت سەریقە پارچەیەکان لە شوێنێک بۆ شوێنێکی فەرقەکە کێشەکەوەی ئەوە دیاری کرابوو هات بووی بەش درابوو خۆ بە تەفاهمە ینی لە شوێنێکە کارەساتی کیمیا مەوادی هۆشبەر لە کوردستانی ڕۆژهەڵاتە کەمتر لە کیمیا باران و گەنفال لە کوردستانی باشوور نییە ینی ئەوە نانوێ اعتراف بکەن بە کوردی نانوێ اعتراف بکەن ئەوە لایەنێک لایەنە سیاسەکەیشی ئێمە ڕۆژی یەکەم کە زۆر بمان قسەمان کرد لەسەر ئەوەی کە ڕێبکەوین لەسەر چی بکەین بۆ گرتنی یەکەم کۆنفرانسی لاوان کە درەنگیشە لە ڕۆژهەڵاتە
باسەکە ئێمە پێمان باشە گوتارە دروستکەین کە هاوڕێن بەشێکیان ئەمەژە پێکرد کە ئێمە ئەمانوێن نیشانی بدەین کە یەکگرتن ئاسانە کاری هاوبەش ئاسانە زۆریش ئیرادەی ئەو بەشە گفتمانەکەی دروستکردنی گوتارەکەشی لایەنە سیاسەکەی بوو ینی هەر ئەوە نەبوو کە ئێمە بڵین خۆمان ئامادەکەین بۆ کۆنفرانسی لاوانی چۆپاشە بەلای منەوە من پێم وایە کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات زۆر عملیترە ناڵم چەند دەرسەد زۆر عملیترە لە کۆنفرانسی لاوانی 4 پارچە لەبەرەوەی بەداخەوە نیەتی لاوانی و ئەحزابی باشوور و باکوور زۆر هاوکاری و کوردانە نییە لەگەڵ کوردی ڕۆژهەڵاتە ئەوە من تێبینی ڕای شخصیمە بەڵام بگەڕم سەر و پرسیاری جەنابەت ئێستا باسان لەوە کرد کە ئێمە چ گەڵاڵێکمان هەیە بۆ بابەتانی کە و تەوەرانی کە دیاریمان کردووە بێگومان جۆرێک لە ڕێککەوتن دروست بووە پێشنیارەکە ئەوەیە کە لەسەر هێندێک وردەکاری چۆنێتی بەڕێوەبردنی کۆنفرانسەکە ماوەڕێ بکەین کە بەیانی دوایین کۆبوونەوەیەتی زاهرن تا ئێستا لەسەر ئەوەی کە ئیسلامی سیاسی بۆ گرنگە باسی لەسەر بکەین ئەنفالی سپی کە هەم مەسەلەی ژینگە لە خۆگرێت هەم مەسەلەی ماوەی هۆشبەر لە خۆگرێت ئەم پێیان وایە ئەو مەسەلانە ئەوەندەی ئێمە پەیوەندیمان بە لاوانی ڕۆژهەڵاتەوە هەبێ وەکو لاوانی کورد لە دەرەوەی وڵات زۆربەی پرسەکانیان ئەمانن و ئێمە لەوێ هەوڵ دەدەین بیکەین باشتی بڕیاری عملی بۆی کە ناو بەناو لەسەری کۆنفرانسی هاوبەش بگرین بڵاوکراوی هاوبەش بگرین بەرنامەی تەلەڤیزیۆنی هاوبەشمان بێ چاپکراوی هاوبەشمان بێ ئەوانە وەکو ئەو بەڕێوەبەریانی ئەو کۆنفرانسا لێژنەیەکی واتان بووە کە بە شێوەیەکی ئیلمیتر لەسەر ئەم ئەوانەی کە بۆ خۆت باسێکە مازەلاتانە لێکۆڵینەوەیکی ورتر بکەن لەگەڵ ئەوەی کە دەستنیشانەکەن بە قەولە ئاسیب شناسی ئەم شتانە دەکەن هەوڵتاندا بێت جۆرە دەرمانیش بۆ ئەم کێشەیە پەیدا بکەن وەکو ئەو جەنابەت باسێکە ئەنفالی سپی کەمتر لە ئەنفال نییە کە لە باشووری کوردستان کراوە بەرامبەر بە ڕۆژهەڵاتی کوردستان چی خوێندنەوەی ئێوە لە وەختا منزوە خوێنێکی سەتحیە یان خوێندنەوەیکی علمی و بە قەولێک زیاتر ئاسیب شناسی ناتوانم بڵێم سەتحیەوە ناتوانم بڵم علمی و عنایەکە عمیق بەوە تۆم بتوانانی لێکۆڵینەوەیەکی مەیدانی بکەی لە ئەرزی واقعی خۆت بۆی کە ئێوە ئەزان ئێمە نین لە کۆمەلگای خۆمانەوە دوورین ئەو پەڕی پەیوەندەکانی ئێمە بەڕێگەی ئینتەرنێت و ئیمەیل و تەلەفۆن و دیداری ئەویش بە شێوەیەکی نهێنی ئەو کەسانەیە کات و چۆمانەکەنەوەش مەحدودە ئەو لێکۆڵینەوە مەیدانیە بۆ نمونەوە ڕێکخراوەکانی لاوانی باشوورەکرێت لەبەرەوەی کە خۆیان حاکمن لێرە و بەشێکی زۆری کوردستانی باشوور ئێستا ئازاد بوو سڵتیان لەسەر ئێمە بەڕاستی ئەو بەیانەمانێ بەڵام سەتحیش نییە لەبەرەوەی کە خۆمان بەشێکی زۆر ژیانمان لە ڕۆژهەڵات بۆ دەردەکانی ئاشنای بەلامانەوە و ئێستاش زۆرینەی ڕۆژ شەوانە ڕۆژ لە پەیوەندیان لەگەڵیانە بەڵام بە شێوەی مەیدانینە بەڵێکە سێجللا جەناب لە سەرەتای بەرنامە باسیەوەت کرد کە ڕێژەیەک دیاری دەکەن من قسەکەم پێقەتێ کردی وتم لە دوای دەمەولات دەستنیشانکردنی ئەو ڕێژەیە چۆنە بە قەولێک باری تکنیکی کۆنفرانسەکە بەحسێکی زیاتری لەسەر بکەی چەند کەس بەشدارە لەو چوارچێوەی پانێلەکانی ئیشارە بکەی بە بۆ شتانەیە گەر ئەوەندەی کە تا ئێستا بە قەولە سەری ساغ بوونەوەتەوانێت لە لێژنەیدا ئێمە کە نوێنەریت ئەو ڕێکخراوانن هەشت ڕێکخراوەیە بەشدارین لە لێژنەیدا لەسەر ئەوەی ساغ بووینەوە کە کۆنفرانسەکەمان لە 150 کەس ئەندامانی کۆنفرانس کەمتر نەبێت بۆ هەر ڕێکخراوەی ڕێژێک تایبەتیمانداناوە لەوێت بەشداری ئافرەتان کچان سیستمی کۆتامان بۆ بەکارهێناون کە 40% حتمما نەبێ بەشدار بن ڕێکخراوەکان هەر ڕێکخراوەی وەک ڕێکخراوەکان جارێ ڕێژەیەکمان بۆ دیاری کردوون 10 تا 15 کەس کە ڕێکخراوە نەتوان بەشداری بکەن نەفەری خۆیان بنێرن ئەندامی کۆنفرانسی لەوێدا ئەو ڕێکخراوەنە بۆ خۆیان سیستمی کۆتا زیاتر ئەو 40% کوڕان بەشدار دەکەن یان 40% ئافرەتان بەشدار دەکەن ئیترەوە دەگەڕێتەوە سەرچی وانیشی خۆیان توانایی خۆیان یان بڵێین تا چەندێت ئەمێت بۆ وانەکەیدن بەڵام حتمما دەبێت کۆنفرانس ماسی دەرسەدی لە ئافرەتان بێت بۆ دەرەوەشمان ینی دەرەوەی لاوان ڕێکخراوەکان لە دەوە ڕێکخراوەکان کورسی تایبەتمانداناوە لە ڕاگەندەکەژە کە هەیە ئیمەیلەکەمان داوە لەوێدا کە ئەو نەفەرانەی تەمەنیان لە 35 ساڵ زیاتر نییە 25 بۆ 35 ساڵ زیاتر نییە دەتوانن
سیوی خۆیان مشخصاتی خۆیان بنێرن بۆ ئیمەیلیان بۆ نوێنەری هەرکام لە ڕێکخراوەکان و لەوەدا کە لە لێژنەیدا هەڵسەنگێنران کە ئەو نەفرە بۆ دەبێت بەشداری بکە دەبێتە ئەندامی کۆنفرانس و لێدا بەشداری دەکا کورسێک تایبەتیشمان بۆ دیاری کردوون سەرجەم بۆی هەر تایبەت نەبێ بە ڕێکخراوەکان چون لە دەرەوە ڕێکخراوەکانیش ئێستاش وەکەوەی کە لە لێژنەیدا بەڵێ نەفەریشمان لە دەرەوە ڕێکخراوەکان هەن بەشدارن ئێستا لە کۆنفرانسدا بەشدار دەبن کە تاوکوونێ حدودەن 15-20 کەسێک تا ئێستاوکوونێ لە دەرەوە ڕێکخراوەکان بەشداریان کردووە ئەوە بۆ ئەو ڕێژەیە بۆ حیزبەکانیش حیزبە ڕۆژهەڵاتیەکان نوێنەریان بلێ بەشدارە هەر حیزبە و نوێنەرێکی حتممە دەبێت بەشدار بێت لەوێ پەیامیشان بۆ کۆنفرانس هەبێت لەوێدا بۆ ئەو بەشداریە یەک ئەوەی کە ئەو ڕێکخراوانە کە بڵێن لە سەر بە حیزبەکانی ڕۆژهەڵاتن سەر بە حەزابن لەگەڵ هەمووی ئەواندا گوێبیستی ویست و داخوازی لاوەکانی بن کە بڵێ لەوێدا بزانن لاوەکانیان دەڵێت چی ویست و داخوازیشان هەیە و بشبێنن بەڕاستی ئەوانە توانیوان لە ژێر سەقفیدا کۆ ببنەوانی ئەوانیش چاولاوە بکەن هەروەکو پێم وابێ بەهار بوو هەژدە ڕێکخراو لە سلێمانی سمینارێکمان پێکێنا نوێنەری هەرکام لە حەزاب لەوێ بەشدار بوون و ئەوانێکی خۆیان پەیامی خۆیان لەوێدا پێشکەش کرد لێرەشدا بەڵام ساڕایم و ئەوان فقط لەوێ گوێبیست دەبن و بەشداری کۆنفرانسەکە دەبن لێ بزانن لاوەکانیان چ دەڵێن ئەوە بەگشتی لەسەر چۆنیەتی بەشداری ئەندامانی کۆنفرانس سەرجەم بە میوانان و بە هەموو ڕەنگە دەوروبەری تاوەکوونێ خۆی لە 200 کەسێک دەدات بڵێ کاک جەلال ئەوەی ئێوەی گەیاندە سەر و قەناتە لە ئێستادا ئەو کۆنفرانسە بەس نەگەر بشینەوە سەر بەحسی کۆنفرانس بەگشتی پێتان وایە ئاڵۆگۆڕێک سیاسی لە ڕۆژهەڵات یان بەگشتی لە ئێران هاتوۆتە پێش کە ئەوە دەخوازەیەوە بە زوویی کۆنفرانسێک بگرنەوە یا بە قەولە پەیامێکتان هەبێ بۆ ئەم ئاڵۆگۆڕانە کە ڕوو دەدا یان زیاتر بازم لەگەڵەوە کە ئەوش هەستکردن بە مەسئولیەتە بەڵام زۆرتر ئەو لایەنەیە کە ئێوەی گەیاندە و قەناتە کە ئێستا زەمینەی ئەوە هەیە کە و کۆنفرانسە ببەستن ئیشارەی پێ بکەیت دیارە ئەوەی کە ئێمەگەر هەلومەرجی ناوچە لە بەرچاو بگەین یا وەزێتێکە لە ئێراندا هەیە ئەوە بخۆی لایانی باسەکەیە بەڵام شتێکی تر کە لێرەدا ئەم بەلای ئێمەوە گرنگە دروستکردنی بەسە هاوکاری و هاوڕایی لە نێوان سەرجەم ڕێکخراوەکان ئەوەی ئێمە پێکەوە کاری هاوبەش بکەین و لێک نزیکبوونەوەی دروستکەین کۆمەلگا یەک بیر و بۆچوونی تێدا نییە بە چەندین و بەدەیان بیر و بۆچوونی جیاوازی تێدا ئەگەر ئێمە نین و لەگەڵ یەکدا بنیشین لەگەڵ لە دەوری یەک کۆ ببینەوە بیر لەوە بکەینەوە کە تەرەفی مقابلەکەشمان چی دەوێت خواست و ویستەکانی ئەو چییە بۆچوونەکانی ئەو چیە بەرامبەر وەزیەتی لاو بەتایبەت لە ڕۆژهەڵاتدا ئەمانە دەبێت لە دەوری یەک کۆبوونەوە لە شوێنێک هەبێت کە دابنیشین لەسەری قسە بکەین بۆی بتوانین گوتارێکی هاوبەش بۆچوون و ڕای جیاواز زۆرە بەڵام ئەوەی ئێمە لەسەر ئەوانەی کە هەڵوێستین هاوڕین لەگەڵ یەک بتوانین لێکیان نزیکەین و زیاتر ئەوانە بکەینە بنەمای کاریمان و کاری لەسەر بکەین تا ئەوەی هەڵوەزێتی کە لە ئێران یا لە ناوچەدا هەیە بەردەوام لە ئاڵوگۆڕدا تەغیراتی ناوچەیی هەیە بەڵام ئەوە توانێت لایەنێکی بێ لایەنەکەی دیکەوەی کە ئێمە پێویستە بۆ خۆمان بەردەوام لەگەڵ یەک لە دەوری یەک کۆ ببینەوە بۆی بتوانین لە داهاتوودا خواست و ویستەکانمان زیاتر لە یەک نزیکەینەوە بۆ ئاراستەی بووین کە لاوێکی ڕۆژهەڵاتی چ خواستێکی لە هەمە حەڵدا ڕوو بە حیزبەکانیش ئەمە توانێت هەنگاوێکی باش بێ بۆ حیزبانە کە بەداخەوە تا ئێستا نەیانتوانێت بۆ شێوە لە دەوری یەک لانیکەم بە لە یەک چوارچێوەیەدا هەر هەموو ڕێکخراوە حیزبەکان دابنیشن بەڵام ئێمە ڕێکخراوەکان کە دانیشتوێت توانن سەرەتایەکی باش بێ حیزبەکانی بتوانن بۆ شێوە لە دەوری یەک کۆ ببنەوە تاکو بتوانن ئەو ئامانجوویستانەی کە هەیەە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بە گوتارێکی هاوبەشەوە داببەزن کاکاوە کاک جەلال ئیشارەی بە یەک گوتاری یان یەک هەڵوێستی کرد پێتان وایە دوای ئەم کۆنفرانسە دەکرێت یەک گوتاریەک لە نێو لاوانی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان ببینی پێم وایە هەر ئێستا هەیە یەک گوتاری لە نێو ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان هەیە ئەو پرسانەی کە بوونەتە تەوەر لە ئێمە ئیسلامی سیاسی دادپەروەری کۆمەڵایەتی پرسیژن مەوادی هۆشبەر بێکاری قەیرانی کات بەسەربردن و تەکنۆلۆژی و هەو درێژەدان بە خوێندن دیاریکردنی چارەنووس هەموو ئەوانە قابلی ڕێنەکەوتن نین لە نێومانەیە پرسی شتێکیش نییە کە ئێمە ڕێن کێشەمان بێ لەگەڵ یەک
لایەنێک هەیە ئەوەیە کە ئەم کۆنفرانسە بە باوەڕی من بۆ خۆی تا چەند دەتوانێت بڵێن بە دوواداهاتی بەیەک لەو بە دوواداهاتانە توانێت ڕێگە خۆشکەر بێت بۆ نمونە بۆ کۆنفرانسێکی حزابی ڕۆژهەڵات وەکو کەکجلە لە مەژەی پێدا ئێوە ئاگادارن لە ماوەی ڕابردووە سێەم کۆنفرانسی ژنانی ڕۆژهەڵات لە لەندەن بەسرا یەکەمی لە سلێمانی بوو دووەمی لە سوێد بوو سێمیشی لە لەندەن بەسرا ئەوە لەوە ئەچێت کاریگەری لاوااستر بوو بێ لەبەروی هەردوو لە سێ کۆنفرانس سێ دوانی لە دەرەوە بووە بەڵام ئێمە بە حکومی کە زۆر بمان لە ناوی کوردستانی نەتوانین لە قوڵایی لە ناو کوردستانە ئەوە بە شێوەیەک بەڕێوەبەرین کە کاریگەری زیاتر بێت لەسەر کۆمەلگاکەمان پێم وایە ئەوە زیاتر مەدی نەزرە کە ئێمە وەکو نەوەی نوێ هاوکار بین لە دروستکردنی فەرهەنگێکە دروستکردنی گوتارێکە کە ڕۆژهەڵات بباتەوە بۆ ئەوجی خۆی لە ناو کوردستانەکانە سەربەرز بێت سربەخۆی بڕیاری بێت حیزبەکانی لە هەموو بارێکەوە بتوانین سربەخۆ بین لایەنێکە من پێم وایە کە گرینگە لێرەیە ئەو تەرەفی مقابلەیە ئەوی ترەی کە جەلال ئاماژەی پێدا ڕاست ئێمە ئەمانەوێ بە جۆرێک لە ڕێکەوتن بگەین و نیشانی بدەین کە ئێمەی لاوی کوردی ڕۆژهەڵات ئەتوانین بە ڕێکەوتنێکی سیاسی وا بگەین کە لە زەرفێکی گەورەیە وەکو کۆنفرانسیە کۆنگرەیەکی گشتی هێزێکی دیاریکەرمان بێت و ئەوە زۆر ئاسانکارێکە بۆ دروستکردنی بەرەی کوردستانی بۆ هاوپەیمانی بۆ کارە دیپلۆماتیەکانت بۆ چارەسەرکردنی پرسە کۆمەڵایەتیەکان بۆ هەمووانە بەڵام خودی ئەو تەرەفی مقابلش بێگومان ئاستێکی ئەبێ ببێت ئەبێ ئستانداردێکی ببێت ئەنی ڕێکخراوێکی سەلەفی لاوان ڕێکخراوێکی ئیسلامی لاوان نازانم من ئەوانە هەن بە حکمی ئەوەی کە لاوانەوە هاونیشتمانی ئێمەشەم پێم وانە لە تای تەرازوی ئێمە لە هاوکێشە سیاسەکانمانە جێگەی بێتەوە ئێمە کۆمەڵێک خەڵکین کۆمەڵێک ڕێکخراوی لاوانی ڕۆژهەڵاتین بە هەمومانەوە خواژیاری ڕووخاندنی کۆماری ئیسلامی ئێرانین و لانی کەم دەرچوونی لە دەرکردنی لە کوردستانی ڕۆژهەڵات حەزەکات لە تاران بمێنێت ئەوە دێم و لەوە بەحسەت بەڵام ئێوە کاکسێجە ئشارەی بۆ کرد کە بە ئیمێل داواتان لە خەڵک کردووەوانی کە هەن بەشداری بکەن لە کۆنفرانسەکە پێ دوایە کەس بتوانێت لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە یان لاوانی کەس جیا لەوانەی سربەلایەنێکی سیاسی مشەخەسنەوانەی سربەخۆ کارەکەن پێ دوای بتوانن بەشداری بکەن یان شرایطی سیاسی ئێران وایە ناتوان نەمانە بەشدار بن ئەگەر خۆش باوەڕ نەبین من پێم وانێ بتوان بێت سپاس کاک سێجەلا وەک دوایین پرسیار بۆ هەر کام لێەوە ئازیزان ئەگەر تێبینیەک خۆتان هەتانە بەڵام دوورە دیمەنی ئەم کۆنفرانس چۆن نەبینن مەبەستمەوە کاریگەریەکانی کۆنفرانس پێتان وایە تا چ ئاستێک دەتوانێت خۆی بنوێنێت لە پرسە سیاسیەکانی چ لاوان چه حیزبە سیاسیەکاندا ڕوونکردنەوەیەک سەبارە بۆ هەیە کاوەی وەڵامیان داوەتەوە بۆ نیو خۆ بەڵام دیارە وەڵام بەداخەوە پێمان خۆش بوو ئێمە بە حکمی فەزای سیاسی ئێرانێکە فەزایەکی بەو شێوەیە کە هەمومان دەزانین پۆلیسی حاکمەوە ناتوانین ئێمە هەرکام لە ڕێکخراوەکان لە نێو خۆی ڕۆژهەڵاتدا لە نێو لاوەکان ڕۆژهەڵاتە بتوانین بەو شێوەی کە کۆبووینەوە لێ لە ژێرێک سەقفیدا لەوێ لەگەڵیان بین و هاو خەمی دەرد و مەرجیان بین لە نزیکەوە وەڵامیان داوەتەوە بەڵام بەداخەوە ئەوانش لە بەرباری ئەمنیەتەکەی زۆریان ناتوان لێرە بێن بەشداری بکەن کە سبەینە چوونەوە پێیان خۆش هەر ئێستا وەکوونێ چەندین کەس هەن کە داوایان کردووە دەڵێ بە دڵ و گیان پێمان خۆشە بەڵام لە بەرباری ئەمنیەتی بۆ گەڕانەوەمان ناتوانین کە چێشمان بەساز دەبێت یعنی ئەوەی چێ لەو کێشانەیە کە بەڕاستی ئێمە لەگەڕی بەڕۆڕوین هیوادارم ئەم کۆنفرانسەمان کە لێرە لە باشوور دەگرین کۆنفرانسی دوو هەممان کە ئایا ساڵێکی دیکە کەی بێت لە نێو خۆ لە بەڵام بێگومان نەزەراتی ئەم ئەوانەی کە جنابەت باسیەکەی بێگومان نەزەراتی خوان حتمما بە ئیمێل ناردووەوە تەحلیلی ئەوان لە سیاسی سەرڕای ئەوەی کە بەڵێ تێبینی و پێشنیاری خۆیان ناردووە بۆمان بەڵام ئەسڵی داوەکانە بکە بەو دەلیلانە ئێمە ناتوانین هەتا هەندێکیشان بۆ نمونە داوایان کردووە کە دەتوانین لە گۆشەیەکەوە بەڵام جا ئەگەر تۆ دەبینی تەسوی هەڵدەگیرێت و زانمە شتێکەوەنە سبێنێ هەر لە سایان هەردەکەی بەڵام بەو دەلیلانە کە بەڕاستی ناتوانیوە
ناتوانن بەشداری بکەن دەنا بەڵێ پێیان و پێشنیاری خوان نردووە کە ئێمەش لە بەهۆی کەمی ماوەکەوە ئەگەر دوای وتەی خۆت لەسەر ئەو پرسیارەی کە هەم بوو دوورە دیمەنی بەقەول ئەم کۆنفرانس یان بڵین ئامانجەکانی کۆنفرانس پێ دوایە تا چەنددا هەدەفەکانی کۆنفرانس تاسیگدا ئەنیان بڕیاراتی کۆنفرانس لەسەر حرەکەتی دوایی ئەم کۆنفرانسانە یەک تێبینیم ئەکشتم لەبیری چوو بەداوای لە برنەوە بۆ ڕێژەی بەشدارن کە نردوومان ئەوانەی کە لە دەرەوە ڕێکخراوەکان بەجای دەکەن 8 بۆ 35 ساڵە پێما بێ 25 ساڵم بوو دیارەوە ڕەنگە دقیق دوانەی نەگیرە بەڵام لە ڕاگەنەکە 8 بۆ 35 ساڵە بۆی بینەرانی خۆشەویست ئەوڵم لێوان دەکەن کاک وشەنگ زۆر ئاساییە زۆر تەبیعیە کە ئەو کۆنفرانسی ئێمە ئێستا دەیگرین هەر لە ئێستێرا ئەو پەیامەی تێدا هەیە کە بەڵێ ئێمە وەک پێشتریش کە توانیمانە لە ژێر یەک سەقفدا کە نێومان ناوە فیدراسیۆن و زۆر لە ڕێکخراوەکان دیتیا بەشدار بین و بەشداریشین ئێستا وەکوونێکار و چالاکیشمان کردوەکاری هاوبەشمان کردووە بەتەمای لە دوای ئەویشدا هێندێک لە چەند ڕێکخراوێک ماون کە بێنە ژێر ئەو سەقفی فیدراسیۆنەیەوە ئەو کاتی دەتوانین بەڵێ هەر لە ئێستێرە ئەوەی تێدا کە ئێمە لاوان هەمیشە و دایم توانیومانە بۆ زۆر شت بۆ شۆڕشەکان بۆ خەبات و بۆ چوز بۆ هەموو ئەوانە کە توانیمانە پێشەنگ بین بەڵێ بۆ ئەوش هەر پێشەنگین و دەتوانین لە داهاتووشدا ڕەنگە ساڵ بۆ ساڵ مەسەلەن ماوە دواب بکەوێ بەڵام هەروەکو کۆنفرانسی لاوانی چوارپارچە بە هەموو کەم و کوڕیژەوە کە هەموو ساڵێت تا ئێستا گیراوە ئەوە زۆر ئاساییە ئەدرێژەی دەبێت هیوادارم کە لاوانی پاش ئێمەوانەی کە دێنجێ ئێمە دەگرنەوانێ دێژەی بێ بدەن بەڵێ زۆر خۆشببینم پێی کە دەتوانی لاوان لە دوای ئەوەشدا ئەگەر وەکو خودی بڵێ نێویوانی کۆنفرانسیش نەبێ ئەگە وەک فیدراسیۆنیش نەبێ بەڵام ئەو هیممەت و ئەو توانایان تێدایە ئەو شار و ئاگان تێدا دەبیندرێکە بتوانن بەیەکەوە پەیامی هاوبەش دەن کار و چالاکی هاوبەش بکەن کە جەنابێت ئەگەر وتەیەکت هەیە لە دوایین ئەو بەحسەدا و هەروەها ئەو پرسیارێکە لە کاکسێ جەلالم کرد دیارە یەک ڕوونکردنەوەی چووکە لەسەر و سیستمی کۆتایە لێرەدا سیستمی کۆتا بۆ ڕێگەزی بەرامبەر هاتووە نەکەوەی تەنها بێژن تایبەتیکەینەوە بەکج لەوێدا هاتووە کە 40% بۆ ڕێگەزی بەرامبەر ئەگەر 40%ەکە تا 60% لە ڕێگەزی بۆ نمونە بڵین کوڕ بەشدار بێت بێ بۆ ئەو بەشەکەی دیکەی لە کچ بەکار بێت یا ئەگەر 40 تا 60%ەکەی کە نێژبێ بۆی دیکەی دەبێت کوڕ ببیانە لە نێوان حداقل هەڵ دراوە کە نیمەی بەشدارانی کۆنفرانس لە هەردوو ڕێگەزەکە بەشداری بکەن بەڵام ئەوەی کە باس لەوەکە بۆ بینینی ئاسۆی دوای کۆنفرانسەکە چی دەبێت ئێمە ناکرێ هەموو جارە هەر بڵین و خۆشببین بین بە هەموو ئەو کارێک یا کۆنفرانسە بەرنامەی دەگرێت ئەگەر بیر لەوە نەکەینەوە لە دوای ئەوە دەبێت چی بکەین ئەو پرۆژە بەرنامانە کە بە دوای کۆنفرانسەکە ئێمە سەرەتاکەی کۆنفرانسەکەیە بیر لەوە بکەینەوە باشە خاڵە هاوبەشەکانمان چی بووە ئەو بیر و بۆچوونانە کە ئێمە زیاتر لێک نزیک دەکاتەوە یا ئەوەی کە دوای کۆنفرانس پەیوەندی و ارتباطاتێکە لە نێوان ئەو ڕێکخراوانە دروست بووە و کار بۆ بکەین کە ئامانجەکانمان بپێکێ ئێمە دەبێت لە کۆنفرانس بناغەکەی بۆ دابنین و بە دوای کۆنفرانسیشدا کاری لەسەر بکەین بۆ ئەو ئامانج و ئەهدافانە کە دەمانبێت و لە کۆنفرانس کاری لەسەر دەکرێت بەڵێ کاکەوە جەنابێت ئەگەر وتەیەکێک کە نەکوترابێ و ئەوەی کە کاک جەلال ئیشارەی پێکرد زۆر سوپاسان دەکەم بۆ میوانداریتان دووبارە پێم وایە کە کاری گەورە دڵی گەورەی ئەوێ و لێبوردەوی و تەحمل و دابەزین لە هەندێک تەوەقعاتی شخصی و فەرزیاتی ئەوێ کە من بۆ خۆم لە ناو ڕێکخراوە یا حیزبەکەی خۆمە ئایدیا لە بۆم تەبیعەتەن ئاوا ئەگەر زێنیەتمان بێت ناتوانین کاری هاوبەش بکەین لاوان لەو مەقتەعەیە نیشانیان داوە وەکو پەیکەرەی سەرەکی و لایانی کۆنکریتی هەموو حیزبەکان کە زۆرینە پێکێنن هیچ کێشەیەکیان نییە لەگەڵ یەکتر زیاتر لە بواری سەلیقەی سیاسی و تشکیلاتی و کەوش حەقی تەبیعی هەر کەسێکە نیشانان دیەوە کە ئەتوانن چارەنووس دیاری بکەن لە منافعی شخصی و تەوقعاتی ذهنی خۆیان کەم بکەنەوە و لە ئەرزی واقعا زیاتر بژین هیوادارم بەردەوام بێت نەگەشت بینم نەڕەش بینم
هەوڵەدەم هەمومان واقعبین بین، یعنی پێم وایە هەمومان هەوڵەدەین واقعبین بین بۆی کە بەدوادەهاتی زیاتر بێت و هەوڵ بدەین کۆنفرانسی لاوانی چوار پاشێکی کەوتوتە ئەستۆی ئێمە بە دموکراتیکترین شێوە بێگەرترین شێوە بەڕێ بن تا بێتە ئۆلگویەک بۆ بەشەکانی تری کوردستانیش. ئێمەژ میدمانەوەی کە ئاسۆیەکی باش لە دوای کۆنفرانس بین و کۆنفرانسەکەتان بە شێوەیەکی زۆر سەرکەوت و بەڕێوە بچێ. زۆر سپاس دووبارە بۆ کاکاوە کەریمی سکرتێری ڕێکخراوی لاوانی پێشڕە و کاک جەلالی ڕەوانگەرد جێگری سکرتێری گشتی یەکێتی لاوانی دموکراتی کوردستان ئیران و کاک سەید جەلالی ساڵحی سکرتێری فدراسیۆنی ڕێکخراوەکانی لاوانی کوردستانی ئێران. سپاس بینەرانی خۆشەویست کە ئێوەش تا کۆتاییان بەرنمەیە لەگەڵمان بوون تا بەرنمەیەکی دیکە کات خۆش و ماڵاوە.